ئەو شارەی مێژوو لێوە دەست پێ دەکات و هەر کۆڵانێکی گەواهی ڕابردوویەکی پڕ لە دێرینی دەدات، ئەویش شارۆچکەی کفریە. لێرە خان و شوێنەوەرە کۆنەکان تەنها بەرد و خشت نین، بەڵکو ناسنامەی ڕەسەنایەتی ناوچەکەن کە چاوەڕوانی ئاوردانەوەن. بژانەوەی ئەم پێگە دێرینانە نەخشەی نوێی گەشتیاری و مێژووی دەڤەرەکە دەکێشێتەوە. گەرچی ژمارەی خانووی کەلەپوری و شوێنەوار نۆژەنگ کراونەتەوە بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیار، بەڵام هێشتا بەس نین و زۆر ماوە پارێزگاری لەمانەوەیان بکرێت. کفری کە شارێکە ڕاستە لە ڕووی ژینگەیەوە ڕەنگە گونجاو نەبێ بۆی گەشتیار زۆر سەردانی بکەن، بەڵام ڕاستی مقەوماتە مێژوویەکەی ئەو شوێنەوارانەی کە هەیەی ئەو بەها مێژویەی کە هەیەی بە نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان وای لێکا کە بێتە ناوچەیەکی گەشتیاری مێژووی کە لە هەموو شوێنێکەوە سەردانی بکەن. ڕاست ئێمە لە بەشا بەربەسمانەیە بەشێک لەو خانوانە بۆی نەبوونی معریفی پاراستنی شوێنەوارەوە لایەن هاوڵاتیان خۆیانەوە ڕوخێرێن، بەشێکی بۆیەوەی کە حکوومەت قەرەبوویان ناکاتەوە خاوەن مڵکەکان خانوەکانی خۆیان یا ئەفرۆشن یا ئەی ڕوخێنن کامە بەڕاستی بێ ڕێگری لێ بکرێت. کفری جێگای شوێنەواری زۆر زۆر باشی تێدایە، یعنی ئەتوانرێت وەکو سەرچاوەیەک تەماشا بکرێت بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیار، بۆ بژاندنەوەی کەرتی ئابووری شارەکەیش کە لەپاڵ ئەم گەشتکردنە لەپاڵ ئەم بژانەوەیە گەنجێکی زۆرەکەونە سەرکارەکە و هەوڵیش دراوە بڕاستی کۆمەڵی خەمخۆر کۆمەڵێ گەنجی چاک لە بوارە جیاجاکان لە بواری شوێنەوار هەتا لە بواری گەشت و گوزار بە هەماهەنگی کارێن لەسەر ئەوە کردووە وەکەم ئێسان بینایی پشتمان ئەیبینین کۆمەڵە گەنجی چاک کاری تێداکەن. سەرا و قشڵە دوو شوێنەواری دیارن و لە ناو قوڵایی شارۆچکەکەن. دیمەنەکان هێندە سەرنجڕاکێشن کەم گەشتیار هەیە، سەردان کفری بکات و نەچێتە پەنایان و وێنەیەک نەگرێت. هەریەک لە بازاری قەیسەری کۆن و مەجید پاشای بابان و چەندینی دیکەش مەترسی لە ناوچوونی یەکجاریان لەسرە. بەڕێوبەری شوێنەواریش دەڵێت قەیرانی دارایی بربەستی گەورەن لە پێش نۆژەنکردنەوەیان. چەند شوێنێک باشمان نۆژەن کردێتەوە، ئێستا بێتە ناوەندێکی گەشتیاری. ئێمە لە هەموو وڵاتانی دیان شوێنەوار گەشتیار باەخێ تایبەت ئەدا بە شوێنەوار و شوێنی مێژوویی، بۆیە هەموو شارێک ناوبانگی شتێکەیە. کفریش ناوبانگی مەڵبەندی شوێنەوارە لەبەر تەمەنەکەی و لەبەر مێژوە کۆنەکەی. ئەوە ئێستا گەڕەکی باوسارە زیاتر لە 600 خانی کەلەپوریە، بەڵام بەداخەوە نەماتوانێت بە گوێرەی پێویست بیپارێزین بەهۆی قەیرانی دارایەوە. کفری تەنها شارۆچکەیەک نییە لەسەر نەخشە، بەڵکو مۆزەخانەیەکی کراوەیە کە پێویستی بە چاودێری و ئاوردانی و جددی هەیە تا لە بیرچوونەوە ڕزگار بکرێت. ئەگەر ئەمڕۆ بەردێکی ئەم خانوانە بڕوخێت، سبەی مێژوێک لە دەست دەدات کە هەرگیز قەرەبوو ناکرێتەوە. هەر بەرد و هەر خشت و خانوویەکی کەلەپوری و شوێنەوارێکی ئەم شارە دانیشتوانەکەی دەیان چیرۆکی جۆرا و جۆریان لەگەڵدا هەیە. بۆیە بە گرنگی دەزانن حکوومەت ئاوڕێکی جددی لەم شارە بداتەوە بۆ ئەوەی لە داهاتوودا ببێت بە ناوچەیەکی گەشتیاری گرنگ و ڕۆژانە گەشتیار لە ناوچە جیاجاکانی عێراقەوە سەردانی بکەن. دیارجەمال دەنگی ئەمریکا، کفری.